چی تەکچم ئەمە چی ئەم گریانە نەبرایەوە باوکە بروسکمەوێ بهێنەرە ئێرە کچی خۆم تۆ نازانی ئێمە کێمان پێڵێن من ئاغام تێگەی ئاغام حەیامان مەبە بروسک کێ ئەوە هەر بۆ گاوانی باشە وەڵڵاهی لەبەرەو مەوزوعە نەبووە هەر ژنم نایە کە باوکە چۆن دڵێ وای پێڵێ کچی خۆم نابێت شتی وا نابێت باوکە ئەو منی چا کردەوە ئەگەر ئەو نەبووە من تا ئێستا قسەم نەمەتوانی قسە بکەم ئەگەر ئەمە نابوو تۆی چا ناکردەوە بن کچمەیە چیان لێ بکەم ئەوە تا تەلەفۆنیان بۆگەم جواب نایەنەوە منەرەومە اسماعیل بەڵێ ئاغاجان بەڵێ ئاغاجان فەرموو ئێستا خۆمەزانم چۆن چاریەکەم ئەچی بۆ ماڵی عوسمان بەڵێ ئەو گەڕەکە ئەگەڕێی جوان دەرگا بە دەرگا کۆڵان بە کۆڵان تا ئەیدۆزیتەوە عوسمان بلا هێگەی ئەو خاڵە درۆزنەی ئەیانێنی بۆ ئێرە باشە دەبڕۆ هەتا نەیان دۆزیتەوە لە ژێر عەرز بۆ یان خەیتە سەر عەرز بۆ ئاغاجان خەمە نەبێ بە شەرەف و بە ناموسم زۆر تووڕە بملیان هەر ئێستا ئەچم کۆڵان بە کۆڵان گەڕک بە گەڕک فەر بە فەر ئەیان دۆزمانێ هەمیان بە شەکە خەمە سیارەکەوان نەبەردەسێ باشە بڕۆ باشە جەوە ڕۆیشتم کچی من دڵی خۆ تەنگ مەکە ئێ خۆ ئەزانی چۆنە ئیشەڵا پشتیوان بەخوا ئەیێنمەوە ئەم ماڵە بەردەمی خۆت خەریکە ئەو مێشکەمە تەقیە بۆ باوکە بۆ زۆر مشەوەشم نازان قسەمە کاکە ئاخر ئەو هەتی و بەرازەکە تاسە جوابی نیە و حەواش ڕۆژە لەوانەیە معلوماتی بەدەست نەگەشت پێ بۆیە تەلەفۆن نا باشە معلوماتی بەدەست نەگەشتۆ ئێمە سی وەرەقەمان ناوەتێ نابێت جواب بکمان باتەوە کاکە ڕاستەکە وەڵای سیوەرەقەش کەم نییە لەم ڕۆژە برا کاکە تەلەفۆنی بۆ کە من ناکرێەوە ڕقم من لا نییە من لاتانە لەلایەتی بلە چەنە بینوسە کاکە 0 گەڕای چی؟ 0 ئێوە گەڕایت بەگدانە ئەردە بێنە کاکی بێنە خۆ توێ شێت ئەوە عوسمان بەم ڕقەما شتێکی خۆشە بۆ باسکەم ئەوە ساڵی هەفتاکانە ڕقەمیان ناوینەتی هەمووی سفرە سی و دوێ کوا هەفتاکان موبایل خۆ من موبایل ناڵم بەس ئەم کڵاوی عسکەری مانوەگرت بوو هەمووی ڕقەمەکەی درۆیشی کردەوەی تێگیرا نازانێت چۆنی ڕاستکاتەوە ئەزانین چی باوکە ئەم پیاوە لەگەڵم مەرحەبا درۆیە چەند بازی ڕقەمەکە لێیە ئەمە سەفر ئەسا جەڵز دێ جەڕەسە چی باوکە جواب نایەتەوە جوابی نەیەوە بەخوا یا سەرخۆشیە ئاگایلی نییە کۆرە بابە نابێت کاکە خۆیمە پارمان نەدۆزیوتەوە تۆ خۆسی وەرەقەت داوەتی ئاخر با سەرێکی لێبین ئاوا سەرێکی لێ تۆشتە دە شخصیەتە لە من بچۆ ئەو نە سوێن نەبێتەوە بۆش تۆ باش شخصیەتەکەی ئەی تو ئاگا لێ مندانێکم دۆزیێتەوە کچە ئاغا کچەکە خۆی خۆریە ژنێنانەکەی خۆی زۆر جوان خاڵە بەکرد دانی چێ ناو کەس نێزانی کوردە عەرەبە تۆ چەنە بازی ڕاستەکە ئەمە بۆی دۆزی جامن بۆ کاکە خۆتای خۆتە با بڕین بەرازمان بەرازە چی باوکە یەک شڵ بڵێن تەقەنجایی لەگە ڕێز و حرمەتمە وەڵی تۆ سووی بە تۆ بۆ ژنێنان وەرە دەچەنە عیب وەڵا هەیە پیاوە بردو تۆش داستە دێستا پێشمەستە پێشمانکەوە